ناکەین هاوڕێتی و خوشکوبرایەتی مامۆستا و قوتابی لە نێوان یەکتریا وەک جارانی پێشوو بگەڕێتەوە و ئەو ڕێز و حرمەتە و ئێستا بەڕاستی قوتابی کە کێشەی مادی هەیە بەو شێوەی جاران ڕێز و حرمەتی مامۆستا ناگرێت. هیوادارم قوتابی بگەڕێتەوە دۆخی جارانی کە پێشتر کە چۆنەی خوێند و گوێ لە مامۆستاگرت و ڕێز و حرمەت لە نێوان مامۆستا و قوتابیە دروست بێ و حکومەت ناتوانێت یارمەتیدەری مامۆستا بێ بۆی کە ئارەزەکانی تێر بکات لە ڕووی پێداویستەکانیەوە لە ڕووی مەعاشەوە ناتوانێت پێداویستەکانی بۆ تێر بکات. بۆیە مامۆستاش ناتوانێت ئەو خوێندکارە بە تەواوەتی تێبگەێنێت کە ڕۆژانە یێتە بەردەسی لەگەڵ یایەتی لە پۆلێکان لە سنفێکان ناتوانێتی بگەێنێت. بۆیە نە مامۆستا ئیسفادە لە قوتابیەکان نە قوتابیش ئیسفادە لە مامۆستاکات، چونکە مامۆستا بۆ بۆنی ئەوەی کە ڕۆژانە کۆمەڵە کێشێتە پێشی ئەویش ئایا ئەو مامۆستایە کرێت چییە، ئایا قەرزارە، ئایا ماڵ و ناڵی پێویستی بە کۆمەڵەشت هەیە. بۆیە مامۆستا کۆمەڵێک معاناتی هەیە کە ئاگای لە دەرس و دەور نەماوە. لە هەرێمی کوردستان خوێندن بە شێوەیەکی پێویست نییە و ئاسی سەقافی دکتۆر و مامۆستاکان بۆ شێوە لە ئاسی پێویستدانە. ئەگەر بگری بێت و بڵێ لە سەدا 20 بەو شێوەیە ئاسی سەقافی خۆی بگەێنێ یان ئەو عیلمەی پێێتی بیگەێنێ بە تەلەبە و خوێندکارەکانی خۆی، لەبەرەوەی زیاتر هەڵدانە لە بەرژۆندی موچە و بژێ ژیانی خۆیەتی وەکو عیلمێک تەسەڕوف بە ئیشەکەی خۆی ناکە.